بینەرانی ئازیزی سەرن سڵاوتان لە بێوم کاتتان باش بێت بۆم هەفتەیەش هاوکارانمان لە بەشێک لە شار و شارچکەکانی کوردستانەوە چەندین بابەتی سەرنجڕاکێشیان ئامادە کردووە لەگەڵم بن بەپێکەوە بینەریان. پەرتوخانەی بەدرخانیان یەکێک لە پەرتوخانە دیارەکانی شاری دۆکی خۆشەویستە نزیکەی 25 ساڵە ئەم پەرتوخانەیە هەیە. اینجا بەشێک لە کتێبەکانی نێو پەرتوخانەکە تەمەنیان نزیکەی 200 ساڵە و ئەوەی کە توانراوە ئەم تەمەنە درێژە باز بە کتێبەکان ئەوەیە کتێبەکان ئەدوڕێنەوە بۆ ئەوەی کە تەمەنیان درێژتر بێ و چەندین ماستەرنامەوەروە دکتۆرانامەش لە نێو ئەم پەرتوخانەیە بوونیان هەیە بۆ ئەوەی کە خوێندکارانیش بتوانن سووتیان لێ وەربگرن. پرتوخانه بدرخانی سال 1998 برای بنیاد دانا بود نوتو نهاده بگیرن و نزدیک 22,000 نیوا عنوان یت ناو نشانت پرتوکت کردی اتدا 18,400 ناو نشانت عربی نه و زمانت بیانی 1020 ناو نشانن و یتزارو که سیدان نزدیک 515 ناو نشانت زاروکانه او 173 ناو نشانت گوارا ما زاروکا پرتوک جدا هی گوار جدا ما هی 515 عفو یه پرتوک آنها 173 یه گوار ناو نشانت جورا و جورن کردی و عربی و زمانت بیانینه اودی اود دست نویس عربی هم بیجنه مخطوطات من نزدیک 173 ناو نشانات هی نو أود دست نویزت نویسه. فریم افاره ببریا کتابخانه گشتیه پرتوخانه گشتیه پارزگاه دوگی ما باش تین وره باش کارگری و جمعیاری و باش سپاردنه باش زاروکا باش پرتوخانه و بدرخانی آیا پرتوخانه آکره پرتوخانه شیخان پرتوخانه بامرن سمیله و آمدیه ما باش سپاردنه هی جمعه سپاردنه وقتی نویسر پرتوخا خود درست کرد هم جمعه سپاردنه دین سالانه 500 جمعه وید ام بدین بس ام پتر دین شوا جمعه مثلا سالا 2023 ما 505 جماره دان حتی 506 یعنی اف جماره نویسین ویگاف کل دو که باشه یعنی برف پیش و یا چطور گشت کردن بس وقتی چاپ کردن من مافی چاپ کردن نینه چونکه من چاپخانه مبخوب خونی نه هم دستگاهی که حکومی نه من چاپخانه اهلیه های و او نویسات دو جماره سپاردنت بعد وقتی چاپت کرد پرتوکا خوب پتیوی ابو ما 6 دانه و بینیتم بو چی بوام پرتوک خانت میت
راخو دورت ما او دور برت ما هر پرتوخانه که ام دانه که جه پرتوکاوی بفرد کن چی داد ارشیف کتابخانه ده مالفيري بشي بركرنا ما برتوكي نكو همات إني تدرت يعني عفوا بركت كات دريتن برتوكي يعني درزي بشلي دريتن كو برتوكي وقت فبيتن توشي پاروی توشي دراندن نبيت أنجيك نوفكيشانا در نبيتن وقت تدا بركرنا بتر يعني عمروي جيوه درشتل لتهتن ما جهازتين أو كيشانو شهي رطوباتين كونه ديتن رطوبات جهيت نوف رفادا کو پرتوکامه توشی نرماتی و خراب بود. پنگاوت گلک باش آوردن. ادوان 2 ساله دا ما گل پرورده و گل هندک قطبخانه. یعنی نزدیک هفته پرتوکا ناف پرتوخانه داد هاتی ندانم ما یعنی کیماسی روابریا پرتوخانه دیگه شیل پارزگاه ها دو که کیماسی هر پرتوخانه که قطبخانه 105 ناونیشان پرتوخانه که یک پرتوک 3-4 نسخه نه 105 ناونیشان شوان ناونیشان ها محبون هندک شوانا 10 برگ بون هندک شوانا 5 برگ بون هندک شوانا 2 برگ بون ما گلک کاری کرد و الحمدلله حتی وی گفت که گلک باشه مکوتت ادوار 2 ساله دا یعنی پتر قطبخانه اینا وره و پتر حس کن پرتوخانه وکن سیدا بس پیشنیاره یعنی مدوید گهیدن وقتی هم قطبی ما اسبوع دا وانک هبو وانا پرتوخانه مدویدم همی قطبخانه ما با ام تنسیقه که گل وانا گریدن هر 3-4 قطبخانه مثلا 5-6 7-8 که چند بند ام بخوانا پروژه که 40 دقیقه گفتنه وانا که بینه پرتوخانه یعنی دا پتر قطبی وقتی زاروکینی دا وقتی علم تا پرتوکه او دیویجاش پرتوکه بنا بیدن سید انشالله دوید وی پنگاوی جا بجنه و اقتراحات مدن يعني بينكو قال پروردی و قال روا تنده قطبخانه پری نخواره و پیشنیاره پیشکش کرد. كافنترين پرتوک الروا بريامه پرتوخانه بدرخانیه الرسالة الحنفية جيوه 298 ساله اوه دست نویسه اوه بجنوا مخطوطه سال 1728 یهاتیه نویسین دستی اهم نشین سیدا وگین پردوه وقتی هم وگین لازمه گلک و هیری بوچی چونکه پردوه گلک پیتی بوی بس اوه ما چلی کرین سنتره کاتبرش سلیمانیه همی کرنه PDF بومه اف مخطوطه اف دست نویسه آخر برن بوما کرنا PDF و ده بوما فرقان اوه شون پرتو اوه کافنترین پرتو میتین دویده مثلا اودیو 109 ساله 108 ساله 200 ساله بس اوه کافنترین 297 سال اوه سیدا دست بیکو فکرنا که پرتوخانه ما هندک کس هبون الویره پرتو کت کرنا دیاری بوما مثلا یکی چوبر دلوانی خوده ویتن کنزه کی فرقت اولی کو خیراوی هر بردوام بودن پرتوکت خوب فرق کردن. اولش هندکی جوانا وقت دیاری اتاتین هندکی پرتوخانه کبن تحب. ما باشه که هیل وره باشه پولین کردن پرتوکی وقتی پرتوک تیت درباره بری آمده پرتوک ایتا پولین کردن پولین مده درگه هدین صفره حتی صفر نوتونه هم بیشنوی زانیاری گشتی 100 حتی 100 نوتونه فلسفه 200 حتی 200 نوتونه چه پرتوکه که گردایب آینا و اسلام و مسیحیت و یهودیت و یزیدیتی همیا
300 حتی 399 زانیاری جواگینه 400 پرتوکت گریدای زمانی بنا 500 زانست امتخین قطابخانه پیچک برف رهتر 600 او زانست مخاندی وقتی ام تطبیقت کن 700 حتی 799 پرتوکت گریدای پونه رو ورزشه و همین درگهت خوبه شانو دراما موسیقی تاپاپی والیبال باسکتبال سیدا و وقتی عندك مجهود يتنافر بحثت ماستر ودكتوراه كان وقتی خلاص بیتن بحثه و سرد که مثلا ناجحت بن بوما اکی وقت دیارید اینیتن بس نه همیت هاد نبره بحث کنی بوما تینا به هندک شوانونا اول وقت بحث خو خلاص کردی و شهاده بدست خو و خستی وقت دیاری پرتوکه که خو بوما سيدا يعني هيفي حكمتت كان جهة بيواندي دارت كان ما كماسيتين يعني جلا كماسي نبيشك ما جلا كماسيتين هما چه بيتن هندك شوان كماسي أبو ما تشاره كان ما قلت الفيجوف كي ملبرة هندك هولا دي زده كان ما سيستم دك تايد بيت دانين بس وقت نتريه و تیران دینا کردن که ام هر بشت خوی دورو بر و گل روبر یا پرتوخان کشتی و پرتوخانا بدرخانی های کشوانا ام و آریشت و همی ها چاره سر کرد هر چند هندی ام دیف پیچه بوند نتریا خوب دهاتی اوی بومتتن ام چارت کن بس یعنی گله کیمه بران بروان آریشت مهین ام حس کن یعنی جاوه خوب دنمه آوریا کل رهبر یا پرتوخانه گشتی و پرتوخانه همیه یعنی یه دور برد ما سکنه بوما افک مکاسیت مهین حتی راده کی چاره سر بده گەڕێکی ئیمام تەعجیل لە کۆتاییەکانی سەدەی 19 لە شاری هەولێر بنیاد راوە یەکێکە لە گەڕەکە دێرینەکانی ئەو شارە و بە ناوی یەکێک لە دانیشتوانی گەڕەکەکەوە کە ناوی ئیمام تەعجیل بووە و دانیشتووی ئەم گەڕەکە بووە بە ناوی ئەوە ناونراوە جا بەشێک لە خانووەکان وەکو ئەیبینن تەمەنیان نزیکەی 150 ساڵە کە مێژوێکی زۆر دێرینە بەڵام هەر سیما کۆنەکی ماوە و هەر نەخشە و دیزاینە کۆنەکانیش بە ماڵەکانەوە دیارە لە پێشووترە پەیڕەوانی ئاینی ئیسلام و هەروەها ئاینی جوش لێرەیە با بڵێن لەم گەڕەکە ژیاون پێکەوە و هەتاوەکو ئێستاش توانی بێتی کە سیما مێژوویەکەی و هەروەها سیما کۆنەکەش بە گەڕەکەکەوە دیار بێ. ئەگەر باسی بیناسازی شاری هەولێر کە بیناسازی شاری هەولێر دابەش دەبێت بە چەند قۆناغی قۆناغی یەکەم بریتیە لە پێش مێژوو واتە پێش سەر هەڵدانی نووسین کە خۆی لە گردی قالزاغا دەبینێتەوە بۆ هەزاری پێنجەمی پێشزاینی دەگەڕێتەوە کە بیناسازیەکەی بریتیە لە بیناسازی ئاینی بیناسازی نیشتەجێبوون و بیناسازی گۆڕەکان واتە شاری هەولێر لە کۆنەوە شارێکی ئاینی بووە. شاری هەولێر دەبێت دوو بەشی زۆر گەورە پێکاتەوە بەشی قەڵا و بەشی خوارەوە گەڕەکانی سەر قەڵا لە تۆپخانە و سەرا و پێک هاتبوون لەگەڵ تەچیا گەڕەکانی خواری قەڵا بریتیە لە گەڕەکی
خانەقا گەڕەشی عەرەبان گەڕەشی تعجیل ئەو بەشی کەوا ئێمە ئێستا باسی دەکەین گەڕەشی تعجیلە گەڕەشی تعجیلێکێکە لە گەڕە کۆنەکان شاری هەولێر شوێنەکەی دەکەوێتە باشووری ڕۆژئاوای قەڵای هەولێرەوە بە دووری نزیکەی 350 بۆ 400 مەترێک لە قەڵاوە دوورە گەڕەکەکە لە پێکاتەی موسڵمان و جوولەکە دروست کراوە گەڕەکەەکە بۆ دوو بەش دابش دەبێت گەڕەکی تعجیلی جوولەکان و گەڕەکی تعجیلی مسلمانە پێکاتەی بیناسازیەکانەکە سیرکە بیناسازیەکان لە کەرستەکانی بیناسازی لێرە پێکاتوە لە کەرپوزەکان لەلایەن کوورەچیەکانەوە کە دانیشتوی گەڕەکی زیاتر سعودناوە بەشێک لە تعجیل بوونە پەنجەرە و دەرگاشتەکانیان لە دار و شجکان زیاربێت لەلایەن دارتاشەکانی ناوخۆییەوە لە شاری هەولێرە دروست کراوە. ئەو بەری گەڕەکی دوو لە کام ئەو لە خاص ئەو گەڕەکە یەک ماڵ دوو سێ ماڵ هەیە لەو بەرەی سێ ماڵ دوو لە کام بوو یەک ئەوی تەنی شەمە مالی شاولی بوو ینی کۆران بەیدمان بوو ئەو مال جوولەکەی بوو ئەو مالی مە بوو جوولەکە بێفەرق بوو ئەنی ئیسلامەکە تەسقەڵی بەوی دەکەت ئەو تسقەڵی ئیسلامی نەکرد فەرق و جایزە نەبوو ئەوە گابری بابی عەبدولکەریم قاسمی ئەوە نەبوو کوردە ئەوە عەرەبە ئەوە تورکمانە ئەو فلانە فلانیە هەموو وەکی برایان دەژە کوردێتی بوون یشەکەمان کوردستانێ ئەو وەختەی پاییز کوردستانێ خۆڵمان غڕەکردەوە خۆڵ زبل و کاو زبلمان دادەنا هاوینێش بۆ دەستمان بە ئیشی دەکرد خەڵا چەند هەزار ساڵە کرایە منارە چەند هەزار ساڵ فری باو پیرمان نەبووە ئەوە کرایە چێژدین یەکەوێکە ئەو خەبرە دۆ تاو لەرزی بخۆم تەرجمان کرد کوڕم نەخۆش بوو چەند دکتۆرمان کرد هینا مسا عومەر قەدە خێرم لەو کرد چا بوو عالم مەولودی دەکرد سەدەقەی دەکرد کۆرە چار بووە لەو مدەڕەبە ئەو قەبرەشکە ئەوەی پشت گلکەندی لەولای هەیە شەمەحمەد خوڕسانی ئەویش نەخۆشیان نابوو داتمی دەبرد خەسۆ سبەینی بە پێ خۆی لات دانی بەیانیەکێکە لە ژەمە سەرەکیەکان اینجا ئەگەر بەدەستی خانمانی کوردیش دروست بکرێت و ئامادە بکرێت ئەوە بێگومانم کە تاموچێژێکی زۆر تایبەتی هەیە لە شاری کاردیف لە وڵاتی بەریتانیا سێ خوشک کە هەرسێکەن توانیوانە پێکەوە ڕێستۆرانتێک دابنێن دیارە ئەوان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن و پێکەوە ئەم ڕێستۆرانتە جوانەیان دروست کردووە بەجلی کوردیەوە ڕۆژانە پێشوازی لە میوانەکانەکەن و هەروەها نانێکی بەیانی بەتام و بەچێژیش پێشکەش بە ئەو کەساناکەن کە سەردانی ڕێستۆرانتەکەکەن ئەو کەسانی کێ نەنێو ئەم ڕێستۆرانتەوە تەنها خەڵکی کوردی تاراوگەنین بەڵکو کەسانی بیانی ژیان و چێژ لە نانی بەیانی دەستی ئەم سێ خوشکە وەرگرن. لەیلایە خەڵکی شاری سەردەشتم لە کاردیفدا دەنیشتیم بۆ ماوەیەکی زۆرە بۆ خۆم و خوشکەکانم ئەمن بخۆم سێ خوشکم هەیە لێرە دایمە بێکەوە کۆ دەبووینەوە کەچی زۆر لە برادەرەکانمان دایم خۆزگە بە خۆتان کە ئێوە سێ خوشکن بێکەوە کۆ دەبنەوە ئەمەشتمان بۆ کارێکی وان نەکەین ماڵێکی دروستکەین ببێتە ماڵە خوشکی هەموو لایەکی زۆر بیرمان لەوەی کردەوە بڕیارماندا شوێنێکی خۆش و خەنجیلانە دروستکەین بە تایبەتی بۆ کوردەکان هەرچەند ماڵێمە دەرگامان ئاواڵەیە بۆ هەموو قەوم و هەر زمانێک بێ بەس زۆرتر ئەمە کوردەکان ڕوومان تێدەکەن و وەکو وەگە نازام تاستا بیزلیتان لەسەر ماڵە خوشکمیان نابۆتە ماڵە خوشکی هەموو لایەکی بەڕاستی هەندێک دەڵن دادلێلا هەندێک دەڵن لە جگای دایکمانی هەندێک لە جگای پورمانی وامان کردووە کە جەماحەت
ئەو خواردنە کوردەواریە کە چەند ساڵە 10 ساڵە 20 ساڵە ناخوادوە بۆ نمونە ماشێنەیە نیسکێنەیە لێرە دەیخۆن و جەوێکی کوردانەیە ئەمە زۆر خۆشحاڵم بەوەی کە ئەو هەستەمان داوەتە بە جەماعەت ئەوڵن ئەفکۆرس بزنسە مەسلحەتی ماڵی لەلایەکی بەس ئەوەی کە جەماعەتیش دێ لێرە ئەو حسە خۆشەی لێرە وەردەگرێ هەز دەکا ماڵە خۆەتی هەز دەکات لە کوردستانە بۆمە زۆر تێگای دڵخۆشیە. زۆر کەس بەتەنیایە لە وڵاتە هەویستمان ببێتە ماڵی هەموو کەسێک کە دێ بۆ ئێرە و ئەوەی کە ئێرەمان تەڕاحی کرد هەویستمانە کەسێکی دێ بۆ ئێرە هەز نەکات بێتە ڕێستورانێک یا بۆ دوکانێکی پمان خۆشە بێن بۆ ئێرە هەستکەن کا لە دەستنە ماڵی خوشکی خۆیان ئەو هەستیان پێ ببەخشین کە خۆشبەختانە وا هەست دەکەم کە لەو کارێدا سەرکەوتوو بووین چون زۆر کەسی نێشنی دیکە کە دێن بۆ ئێرە دەڵێن واو ئەحساس دەکەین دەچینە کشوەرێکی دیکە زۆر هەستێکی خۆش و دڵگیری هەیە ئێرە تیکە بە تیکەی ئێرە یعنی فکرمان لێ کردوێتەوە چەندە فەخرامان کردوێتەوە دروستمان کردوێتەوە تا ئەو شتەی بەدڵی خۆمان بۆ دەرهاتووە شاید شتەکە زۆر ئەوەنە بێبەلی ئەوەندەی کە ئەمە توانیمانە بەدەستی خۆمان لە دیوێکی خاڵی ئێرە دروستکەین بۆمە زۆر بوو ئێرە ئەڤڵین شوێنی کاری منە امیدوارم آخرین شوێن نەبێ بە هەریان ئینشاڵڵا شتی پرۆژەی دیکەشمان هەبن لە داهاتوودا. نانی بەیانیمان هەیە نانی نۆڕانشمان هەیە بۆ نمونە یافراخمان هەیە برنجمان هەیە ئەڤڵەکەی بەس بە نانی بەیانی دەستمان پێکرد کەچی جەماعەتەوەندە داوایان کورد برنجمان دەوێت شلەمان دەوێت یافراغمان دەوێت ئەوانشمان پێوە زیاد کرد وردەوردە جگە لە کورد فارسەکان دێن عەرەبەکان دێن ئەجنەبیەکانیش بەعام زۆر زۆر دێن دا ئینگلیزە هەموو جەماعەتێک دێن زۆر زۆر خواردنەکان پێخۆشە و بۆمە زۆر خۆشە کە دێنە ژوێر دەڵێن واو ئێرە چەند خۆشە چیە دەڵێن کەڵچەی کوردیە بەلایەنەوە زۆر جوانە دەڵێن بەڕاستی کەڵچەی کوردیش ئاوا جوان و ڕێک و پێکە ئەوە بۆمە زۆر خۆشە خواردنەکانیش بەعام زۆر بەدڵیانە زۆر دەستپێکردنی ئێرە لە سەرتاوە شتێک کە زۆر بۆ ئێمە گرنگە دروستکردنی ئەو شوێنە جوانی کە خوشکم دروستی کردووە ئەوە یەکەم دەستپێکی کاری هوەری خوشکم بوو کە لێرە بخۆی لە جامعای دەرسێ دەخوێنێ بۆ تەڕاحی داخلی ئەوەشی کە دەست پێ کرد بۆمە زۆر کارێکی جوان و خۆش بوو دوایە شوای کردووە کە ئەمە بە ژنانی دیکەش بڵێن بابم مەترسن کێشە نییە ئەمە ئافرەتین دەتوانین پشت بە یەکتر بەستین بینە دەرێ ئەمە لە وسەتی کاردیفین دوکانمانداناوە ماڵی خوشکم جەماعەتیش بەتای هەر ژن نایەن پیاوەکانیش دێن ژنەکانیش دێن بەس ئەوەندە ڕز لە کارەکەی مەدەگرن کوڕەکان ئەوەندە ڕز لە کارەکەی مەدەگرن ئەمە بۆ خۆمان ینی شانازی بە خۆمانەوە دەکەین زۆر جار تومە بەڕاستی بە خوشکیشم دەڵم بزنس هەمیشە وایە لە سەرەتادا سەر و خواری هەیە خۆشی هەیە ناخۆشی هەیە بەس دایمە دەڵم نیگەران مەبە ئەمە زۆر دەبێت لە خۆمان پراوی شانازی بە خۆمانەوەکەین کە توانیمانە دوو بە دوو شوێنێکی ئاوا دروستکەین خانمان زۆر بە مرتاحی دێن ئێستا دوێنێ چوار خانم هاتبوون بە خۆیانتیان زۆر حەز دەکەین شوێنێکی ئاوا هەیەمە کە هەموو وستافەکان خانمن بە خۆتان دێن بە پیرمانەوە جەیەکی خۆشانی مرتاحن خانمەکان زۆر مرتاحن ئەگە دێن بۆ ئێرە. کە لێرە من زۆر پێمان خۆش بوو دیار بێ دەسترەی هەوریە کە نیشانەیەکی کولتوری مەیە لە شیشەکەیدا دوودانە ئارچمان کێشاوەتەوە دەسترەی هەوریمان لە کێشاوەتەوە هەموو ئیشەکانی نەقاشی و پەتینە و شتەکان کاری دەستی خۆمانە شوێنێکی کە دیکەی کە زۆر پێمان خۆش بوو خەڵک کە دێدا دەنیشێ ئەحساسی ئارامیشی لێوەرگرێ ئەمە لێرە ئەکواریۆمێکمان هەیە بە گوڵدانمان هەن لە بن گوڵدانەکان حاڵتێکی کتێبخانەی چکۆلەمان هەیە کە خەڵک دانیش لەوێ دانیشن کتێبی کوردی بخوێنەوە کتێبی ئینگلیسی بخوێنەوە ئەوڵەکانی کەس دانە دەنیشت ئەمنی خوشکم زۆر دادەنیشتی دەمان کو کەنجێ مشتریەک دێمەسە میوانێکمان دێ ئاوا دادەنیشێ
ڕۆژێکی خانمێ کار لەوێدانیش کتێبێکی هەڵگرت زوو ئەکسمان لێ دەکێشان یعنی زۆر بۆ بەلایمە خۆش بوو کە بەڵێ ئەو شتێکە ئەمە لە فکرماندا بوو نەفەرێک هاتووە ئەو زوورە کتێبی دەخوێنێتەوە لێرە بۆ خۆمان ئەم بۆ خۆمیسانێکی کتێب خوێنم زۆر کتێب وشتم خۆش دەوێت بۆیە پێم خۆش و ماڵ و خوشکم هەم بەشێکی تێدا بێ کە کتێب بێ کە خەڵک بێدانیشێ بە ئیسراحەت ئینجۆی بکەن لە خوێندنەوە لە موزیکەکە واڵە بگرا لە دار دیوارەکەمان لە فەرشە سوورەکەمان لە خواردنەکانمان بە تایبەتی لە بەرچاوی میوانەکان نان سازی گەرم دروست دەکەین ئەوە هەموو بۆنی کوردایەتی لێ دەوێت نیسکێنەمان هەیە ماشێنەمان هەیە نانسازیمان هەیە هێلکەوت تەماتەمان هەیە پەنیر و قەیماغ و هەندون هەرچی لەسەر سفرەی ماوە کوردێکی هەیە لە ماڵ خوشکیشم دەتوانێتان بێت. بەڕاستی زۆر گرنگە بۆ خانمەکان کاتێککە توانایان هەیە لەسەر پێ خۆیان دەوەستن دەستخۆشیکی تەواوم بۆیان بەڕاستی لە تاراوگا بە جۆرێک ئەم ڕێستۆرانتە نانراوە ماڵی خوشکم بەدەر لە خوشکان بەدەر لە خانمان گەنجەکانیش هەمیان دێن لێرە ساتێک کە خواردنەکان بەدەر لە چێژ وەرگرتن ساتێک و ئارامی لێرە بەسەر دەبن خواردنەکانیان کوردی تەواوە خانمەکان ئەوە پەیڕەو دەکەن کە کوردان لێرە ئارەزووی چ خواردنێک دەکەن دێن لێرە ئاسوودەن ئەم خوشکانە ئەوە پێشکەش دەکەن بەڕاستی کە ئەو خەڵکە لێرە لە تاراوگەدا بیری خواردنی دەستی دایکیان خوشکیان کەسانێک دێن لێرە هەم چێژی خواردنەکە دەکەن هەم ئاسوودەشن ڕاوێژ و گفتوگۆ لێرە دەکەن لەسەر مێزەکان ئاسوودەیەکی تەواویان بە ڕوخساریانەوە دیارە بەدەر لەوە ئەم خاتونانە کارێکی وەها دەکەن ئەگەر چەند جارێک تۆ دێیتەوە سەردان دەکەیتەوە هێشتا تامەزرۆی کە جارێکی تر بیتەوە. ئێمە لە شاری کاردیڤین ئەمە هاتن ئێرە لێلاخان ڕێستۆرانتێکی خۆشیە و ڕێستۆرانتێکی کوردی نانی برێکفاستی بەیانیان نانی بەیانیانە ماڵی خوشکم بەڕاستی زۆربەی خەڵکی ئێرە بەیانیان بۆ ئێرە نانێک خۆی نانێکی خۆشە خۆین و شوێنێکی کۆمەڵاتی و مانێکە بینین لێرە و بەردەوام لێرە بین و خواردنی جیاواز خواردنی خۆش شوێنێکی زۆر خۆشە شوێنێکی زۆر ئەوەیە خەڵکێکیە دیتر ڕۆژانە خەڵ دێت و لێرە نانە خۆین و عایلە و خەڵکێکی زۆری لێ و شوێنێکی زۆر دڵکراوە خۆشە. لە هەورامانی دڵگیرەوە بەهۆی هەڵکەوتە جوگرافیەکەیەوە شوێنێکە کە هەمووان ئەزانین گوێست زۆر بەباشی لێ ئەڕوێت و یەکێکە لەو شوێنانەی کە ئەتوانێت گوێزێکی زۆر تایبەت بەرەم بێنێت و دواتر بفرۆشێتەوە بۆ بەشێک لە شار و شارۆچکەکانی تر. اینجا وەرزیتەکانی گوێز لە بەڵێن هەورامان بە شێوازێکی گشتی هەرەوەزیە و ئەو کەسانش کە بڵین گوێزەکە ئەتەکێنن لە هەورامان پێیان ئەڵێن شەنیێر ئەو کەسەیەکە گوێزەکە ئەتەکێنێت دواتر کەسانێکی تر کۆیەکەنەوە و دواتر لە بازارەکانە ساخیەکەنەوە. شەنیێر بەو کابراایە توی کە سەرەکەوێتە سەرەودا بنە گوێزە ئەیتەکێنی ئەو شت وایە بە هەموو کەس ناکرێت ئەبێ ئەمە پێگاتەکە لەوەیە دارێکی خۆێمە زیاتر چنارمان بەکارێناوە
ئەو چنارە وشەگەرکێ سووک و ئاسانە و ڕێکوپێک یەکرێ بەو شنێر بەو شەنە ئەو دارە پێڵێن شەن هەموو کەسی ناتوانێت سەرکەوێ ینی ئەوش پیاوی ئینسانی خۆیەوێ ئەبێ کوڕێکی تۆزێ چالاک و چوت و وریابێ ئاگادار لەبەرەوەی وریانەبووی لە بەعزە شوێنە کە قاچێک و ترازا بەربوویتەوە یان مەمرێ خوانەکە یاوەکە لە لابی جایت شەنێر ئەو کەسەیە کە ئەو گێزانە تەکێنێ پێی دەڵێن شەنێر و بە شەنەی تەکێنێ شەنێر عادەتەنێتە تۆ وەکو کرێکاری وایە کە بەیانی ساعت 6:30 سەر ئیش ئەوی جتر بە پێی شوێنەکەی و بە پێی خاوەن باخەکەی ئێستا من باخێکم هەبێ حەزەکەم ئەوەی زووتر تێگەی تۆ لەو نەما باخ و ئەو گێزە هیانە زووتر پێگا هیانە درنگتر پێگا تر ئەوە کەوێتە سەر خاوەن باخەکە ئەڵێ لە پێشەوەم بۆ بتەکەنێ یان با لەوێەوە سەرکەون یان لەو تڵانەوە ئاوە لا بەلاڕۆن یام هەمووی گەیوە ئەڵێ هەر لە بیدایەتەوە ئەلێرەوە دەست پێ بکە دەست پێکە لا بەلا بڕۆ تر ئەب شەنێرە دەزەکە بە ئیشەکەی و خوابی پارێزێ هەموو شەنێرەکان بەڵام ئەبێ ئاگاداری خۆشیان بن. بی خۆیەوە بە پێی شوێن و باخەکە کەوتووە ئێستا باخی وا هەیە ماڵەکە خۆیان تۆزێ قەرەباڵخن یان گێزەکان یان زۆر دووسێ شەنیانە گرن ئەم دووسێ شەنیێرەکە بە ماڵەکە خۆی ئەمانە لە توانایانێ تۆزێ زەحمەتە ئەبین دەرو دراوسێ برادەر یان کرێکارێکرێ ئەیهێنن پێکەوە کۆیەکەن لێگەی هەر یەکە سەبەتەیە شتێگەرن بەدەستەوە تێکەون بەرەبەرە لە دوای شەنیێرەکەەوە ئەبێ ئەو شەنیێرە و گێزە بتێکەین جاتەوە بڕۆی بنی پاکەیتەوە ئەگەن ئێستا مەجموعەی لێکۆکەوە دوایەوە تێیەکەوێتەوە بەڵام ئەگەر شەنیێرەکە ئەو بنە گوێزەی تەواو کرد یام ئەو تەڵانەی تەواو کرد لابلاتۆ لەوێ دەست پێ بکە بەو سەبەتانە و بە سەبەتەمان هەیە بە لە شوێنێک و ڕۆیەکەن دوو کەس هەیە ئاوە تۆتە توانە ئیشی نییە یام خاوەن باخەی خۆی لەوێدا نیشێتێک ڕسەوزەکەی لەکاتەوە پاکیانەکاتەوە ئتر لەوێ کۆیەکەنەوە تاکرێتە گونی و بۆ ماڵەوەیەوە بۆ هەر شوێنێکی بوو بە ئاوە خۆی گوێز لێرە نەوعی هەیە ینی ئەزانی ئێستا گوێز هەیە کوێرە هەیە زوو پێڵێن زوورە ینی زوو پێگا هەیە کوێرە هەیە گوێزیت پێڵێن گوێزە کاکڵە ینی توێکڵەکەی زۆری ناوە وەکو قاغەزێک وایە ئاوا لێ یەکەیتەوە ئەمە چاکترین گوێزیانە لەبەرەوەی کاکڵەکەی هیچ بە خەسان نایە ئێستا ئەو کوێرە 2 کیلۆ گوێزی کوێر بێنە بیشکێنە 9 کیلۆ کاقی لێ دەرناچێت لەبەرەوەی کوێرە و دەرنایە دەربە توێکڵەکە مێنێتەوە بەڵام ئەو گوێزە کاکڵەیە ئەوان حت وەکم قەبایە وایە ئاوا لە یەکێ تۆپەگەی یام گوێزی تریژەیە توێکڵەکەی ناسکە لەو بەدەری ئەو کاکڵەیە گوێزە کاکڵە هەیە توێکڵەکەی ناسکە هەر بە بەردە یەتیاریان بە چەکشی لێ توەشکێت و ئەمانە ئێستا مەجموعەیەدا هێناویانە ینی من نەمبینیوە پێشووتر بەڵام لەم ساڵانەی دوایی پێ تقریبان گوێزی بەقەدەر هێلکەیە گەورەترە بێ بەڵام ناوەکەی کاکڵەکەی ناوە پڕ ناکاتەوە ئەو بنە گوێزە ئەوە نەتوانایی نییە ئەوە پڕکاتەوە بەڵام عادەتەن گوێزی ورد چاکترین کاکڵی پێوەیە لەبەرەوەی پڕ بە پڕی خۆی کاکڵەکە پڕە بێتەوە ئیتر هیچ پێویستی مۆزوعی ئێرە ینی بڵێن گوێز تەبیعەتێکی هەیە ینی پێگاتەیەکی هەیە وا ڕاهاتووە هەتا شوێنێ سار بێ باشترە هەتا هەر شوێنێ بەفری لێ ببارێ باشتر دەرەچێت ئێستا با بڵێن نتوانین بڵێ منتقەی هەورامانی ئەو دیگەم ئەم لادەیانەی ئێران لەو دوو لەبەرەوەی ئەوان بەفری زۆری زیاتر دەبارێ گوێزی ئەوێ چاکترێت تا ئێرە هی ئێرە بایی تەوێڵە باشترە تاوەکو چەمی خوارەوە لەبەرەوەی لێرە لە چەم یاوێسەر لە چەمی زاوە لەوە بارانێکی زۆری لێبارێ یان بەفری لێبارێ بەفر ئەو حەشەراتانەی ناو ئەرفە کوشێ ئەو کرموشتە هەموو یەکشێ کە ئەوەی کوشت ئەو گوێزە هیچ حەشەراتێکی بۆ نامێنی بە ئارزووی خۆی گەشاکات و گەورە بێت و فراوانیش دەبێت ئێتر ئەوەیە زیاتر مۆزوعەکە لەوە سەرچاواگری وەڵڵاهی بە پێ حساوی ساڵە لەبەرەوەی من هەر خۆم ماڵمان لە تێوێڵە بوو کە بیدایەت دێتر لە یەکی ابتیدایە بەولاوە ڕۆشتونە ناو باغ بەرەبەرە لە شوێنێکۆ هەنارێ لێ کردوتە لە شوێنە کۆشتێکە فێر بوون ڕاهاتوون سەرکەوینە سەردا و توویەکە تەکانوە یان ڕۆشت گوێز و لێ کردوتەوە ئێتر دوایە بەدە لەنەوە یەک کام منتیقەیە چۆڵوە لەنەوە یەک هاتوونەتەوە تقریبا تا 2 ساڵ نەمەوە پێشم هەتیشی شەنیێریم کردووە
بەڵام پێرارەکە کەوتمە خوارەوە تۆزی ئازاری پشتمە بوو ئێستا ئازاری پشتم هەیە تووشی فەقەرات بووم تقریبان لە 2 ساڵە ئەویشم واترێنە ناتوانم بیکەم لەبەرەوەی جەودێکێوێ ئەبێت چالاک بی کە ناتوانم ێتر وازم لێناوە وەڵای ئێستا مجموعەیەکمان هەیە لە تەوێڵە بەس زۆر کەمە تقریبان 7 کەسن ئەتوانن ئێستا بڵێن کاگلەتیر پیاوێکی زۆر بەناوبان و ماقولە یعنی ناڵی هەر شوێنێ زەحمەت بێ و کە ئیشی پێ ناکرێت یەکێ نەتوانێت ئەوە توانێوی شە بکە لە بڕینی هەمدارە لە بڕینی ئاخر خۆی ئەم گێزا بێ ساڵانە چاکی کەی وەکو چۆن هەنار ساڵانە خامەکانی قەفەکانی لا بێت و چاکێکی گوێزیش ئەبێت ساڵانە ئاگاداری بی ئەو بنەقەل و لەقانەی هەیە لە بنەوە وشێگە بن شتێگە بێ ئەوانە لێکێتەوە شوێنی تری هەیە خراپ بە چاکێکە یام ئەم نەخۆشی هاتووە چارەسەری ئەم نەخۆشێ بکەیت یام هەی کرمێکیش هەیە خۆی عادەتەن ئەوە ئەو کرمانی احتیاطی هەموو کاتەر هەیە ئەیا لە قۆپۆپی نەمامەکان بە تایبەتی لە نەمامە ئەبێ ئاگادار بی ئەو کرمە دەرکەی لێ بیکشی ئاوا ئەبێ ئاگاداری ئەو دارانی ڕەمان وەکو وەرکەوتەکەی کەەوە دارانە زیاتر لێرە بەکاریان هێناوە ناشتویانە زووتر پێشینان قەدیمان زیاتر تەسیریان هەبووە شتیان لەسەر گوێز و دوو کردووە لەبەرەوەی ئەم دوو سەرچاوەیەکی باش بوون بۆ ژێوی ژیان ئەوستا گرانیە بووە نەبووە شت نەبووە یانی تووەکە دوو سێنە و بەکاری دێنن ئەی کوتنەوە ئێکن بە ئادا وەکو هادی لێن وەکو تشتی لێ دروزەکەن لەگەڵ هێزەکان تێکەردیان کردووە لەگەڵ قەزوانە ئەمە زۆر شتێکی باش بۆ بۆ لە باتینان بەکاریان هێناوە دوایەوە داهاتی ئەمەش پارەی کردووە ینی گۆڕیوە بردویانەتە خوارەوە گۆڕیویانەتۆ زوو سەردەمی کاروان پێشینان کە ڕۆشتین ئەمانە بەبار و بەهین بردویانە بۆ منتیقەی گەرمیان و بۆ شارە زور و ئاڵوگۆڕیان لەگەڵا کردووە بە گانوو و دانەوێڵە و ئەم بەعزەشتانە بەڵام ئێستا وەکو ئێرە پێگاتی ئێرە زیاتر ئەو دووشە زۆر تەسیری هەبووە گوێزیش بە دەرەجەی یەک زیاتر بەڵام بەداخۆ ئێستاەوە نەخۆشیە پێیا بووە زۆری تیاچ و یانی شتێکی وای نەما عادەتە نامڕکی کە هەنیما زیاتر مڵک و وەسانی وەزیش پێسە سەرچاوە درەختەکاتەری لازمش پێویستیش بە ئاوی عادەتەن شۆ بەلایەنی کەمەوە جەحەفتی کەمتەر یام ئۆپەرە فرەفرە 15 بێت چونکە ئێمە درۆ ئاوی سەری ئاوی ماکەمەنێ کە سەرە نوباوی ما پێنیانە 15 بێت چی 15 بەنم شۆ هاگادار و ئی درەختی تەبی ئایا وەزی بوو ئایا هەر نەمامێتر بێ بەڵام زیاتر وەزی ئیسا بە پاس زەراعی شاوەرتی کە تازە ماچوو ئاوی نەوە ساق و وەزی تەسیرشن ئەگەر کردو زیاتر نیممەتە جەوەزەکەی دووتر بۆ پێنێ ئاڕێگی وەزی پەلامارەدا بلا پێیاوێ محاوەلە کەرا نەشونما کەرا بە قووەتی بە پێنێ زیاتر جەدور و ئاوەکەی وەرگێرا ئێتر وەزیم چوو ئەپێسنە بەڵام ئێمە زیاتر و گوتی تا وەر بەوار و ئالا و پێوەزیمە ئەیتر تۆم چوە وەزیێشەکە نیە چامەتێقەنێ ئەم شو ئاگاداریش بی پێ ئاوداراش پێ کاڵاش ساڵانە کاڵیش دماینێ پەین و زیاتر حیوانی تأسیری ژەن و خاسترا چونکە ئابووە بە خاک تێکەڵ بووە چەند خاکەکەی ئانە فرە تأسیری ژەن و فرە ئاتەنا تا پەینی کیمیاویە ئای چار ئالێنێ بەڵام پەینی ومانی پەین و حیوانی خاستەرانە پێ درەخت واللهی ئێساڵ ئەوخوا زیار بۆ الحەمدولله جەڕوو زیادەیەوە بەرهەموو ئێساڵ وەزی هەنێ و پا ئانەیە کە هەنێ چوو پا چیوەکاترش ئێساڵ خاستێنێ ساڵات زیاتر پاروپیرا تەسیری فرەشا بێ ئەخڵە بوو وەساگر بینی بەقراڵی مژگەکە شاستیا بێ ئیسە پاسە باسکەری مژنەوی جەدەم و ساحب باخەکاوە و خەڵکی وەزیمەرە ئۆخوای زار بۆ ئێساڵ وەزی یەکەم ئالێنە بەرهەمش برەن ئێساڵ هەنێ دووەم پێگاتۆ ئادیەکەیش وەزەکەی هەر ئالێنە جەکردنی جەچیوی پارێزیەنە شکو خاست
خاتو چیمەن خاتونێکی دانیشتووی شاری کەرکووکە ئەو نزیکەی 15 ساڵە کاری خایەتی وارووا چنینەکە. ئەوەی کە جێی باس و خواست و سەرنجی ئێمەیە ئەوەیە کە تاوەکو ئێستا توانیوێتی گەنجێکی زۆر بخاتە سەر کارکردن و بتوانن بژێوی ژیانی خۆیان پەیدا بکەن لە ڕێی کاری چنین و هەروەها کاری خایەتی و درومانیەوە. لەگەڵەوەشە کارەکانی خاتو چیمەن تەنها لە چوارچەوەی شاری کەرکووک و کوردستانە نەماوەتەوە، بەڵکو خەڵکانێکی زۆر لە بابڵین وڵاتی عێراقەوە و هەروەها لە دەرەوەی هەرێمی کوردستانیشەوە تەنانەت کارەکانی خاتو چیمەن چوونەتە وڵاتی ئەمریکا و دانیشتوانی ئەوێش لەبەریان کردان. من إبراهيم محمدة ماوەی چەند ساڵێکە کاری دوورین و دیزایانی جلی کوردیەکەم خاوەن کاری خۆمم لە شاری کەرکووک. سوپاس بۆ خوا خواستێکی زۆری لەسەر جلی کوردی هەیە لە شاری کەرکووک بۆ ناو کەرکووک و بۆ دەرەوەی وڵات و بۆ هەموو شارە جنوبیەکانش. سوپاس بۆ خوا جلی کوردی خواستی زۆر لەسرە. وڵاهی ئێمە وەکو داواکاری بە تاک هەمانە هەموو شارەکانمانێ بڵێن هەموو ئەوروپا بەعام بەس وەکو جوملە هەمە بۆ ئەمریکا نەفرێکم هەیە بۆ ئەمریکا هەمە بە جوملە ئەیبا هەیە لەگو کۆڵوانە و کەڵاو ئەوانە زیاتر خواستی لەسرە بۆ دەرەوەی وڵات و بەریتانیام هەیە ئەو بە جوملە بەس وەکو تاک ساڵانە کە دێنەوە جلی کوردی زۆر ئەکەن و ئەیبنەوە لەگە خۆیانە یعنی یەک دەستژ ناکەن چەند دەستێککەن و ئیبن لەگە خۆیانایە بۆ دەرەوەی وڵات. ئیمساڵ هەستەکەم زیاتر عەرەب و تورکمانەکان نەتەوەکانی دیکە شان بەشانی کوردەکە زلی کوردیەکەن هەمان دەستور وا بڵێن لە ئێمە زیاتر شەزانن کە کامە لەگە کامە زیاتر دیە یایم خۆم پێم سەیرە کە هاتووە کەلیمەیە کوردی نەزانیوە ئەلێ جل کوردی مەوێ هێلەگ مەوێ کۆڵوانە مەوێ خۆم پێم سیر بۆتمە تا ڕۆژێکیان نچێک لێشم من بوتی تو بۆ بم نەڵێت و عربی بۆ لێمە کوردی نازانی چۆن ئەو شتانە ئەزانی یعنی زۆر پێم سیر بوو کە جوان لێزانن لێ من پرسیاری وەشم کردوتم چۆن وازل کوردیەکەنە بەردان وتی جلی کوردی جلی حەفلە و مناسبەی ئێمە حەزەکەین بیکەینە بەرمانە وەکو جلی خۆمان نییە زیاتر ئاڵ و واڵە و ڕەنگە و ڕەنگە خواستی زۆر لەسرە بۆ نەوە ئاهاگەکانیان. جیاوازیەکە لە قماشەکەیە لە چنینەکەیە لە دوورینەکەیە فەرق و جیاوازەکەی ئەوە نییە کە بڵێن من بۆ کەسێ دیکە فەرقەکە بەس لە قماشەکەی قماش وهەیەکەم تەکلیفەکە هەشە زیاتر چنینەکە بە هەمان شێوەشتی زیاتر ئیشی زیاتر لەسەرکەی زیاتر تەکلیفەکە تا ئیستا خۆیان ئەیبن خۆیان دێن لای من تەڵە بێکەن یان هیچێکە نێرن یان کامێریان بۆ کەمەوە لێ ئەومەوێ بەس وەکو خۆم محافەزەکانم هەیە جنوبم هەیە بەس دەرەوەی وڵاتم شخصی خۆم نەمناردۆ خۆیان دێنەیبن ئەو ساڵی کە ڕەمەزان و بڵێن نەورۆز پێشتا پێش ئەو بوو پێشەوەی ببێتە بڵێن ڕەمەزان بکەوێتە ناو نەورۆزەوە ئێمە زۆر لۆ دێ زۆرمان لەسەر بوو تا شەشی بەیانی ڕۆژی نەورۆز دوورمانمان کرد فەسڵەکانش فەرقەکە بۆ جلی کوردی بۆ نوو ئاهەنگەکان ئێمە کراسمان هەیە کەوایە هێلەگە سەڵتەیە ئیتر بەپێی دەستوری جیاواز بۆ نمونە دۆکیمان هەیە یعنی سۆرانی و بادینی تۆزە لە دوورینەکەی فەرقەکە ئێمەش لە کەرکووک هەموو
مۆدیلەکانمان گرتوتە خۆمانەوە لەبەرەوەی هەم دەستوری سلێمانیمانێ هەم دەستوری دووەکمان هەیە وەکو کەرکک لە هەموو مۆدیلەکان ئیشەکەین وەکو سەڵتە و هێلەگ و کەوا و ئیتر کۆڵوانەیە سەڵتە و ینی فەرقەکە مۆدیلەکان ئێمەکە لە ناو ئیشەکەین هیچیمان لا قورس نییە بەس وەکو کاتی بوێ چنینەکە کاتێوێ کاتێوێ مەسەلەن چنین هەیە زۆر تا هەفتەیە دوانش تەواو نابێ وەکو چنین ئیتر ئەوانەی تر هیچی قورس نییە بەلامانەوە سوپاس بۆ خوا ئامادەم خواستی لەسەر بێجلی کوردی لە شاری کەرکک بە تایبەتی من چەند نەفرێکم لەلایە من خاونکاری خۆمم ئیستا ئەوان لە لای من ئیشەکەن من پێم شانازیە خاصن لە بواری جلی کوردیە پێشتر هەموو جۆرە جلێکمە دووری بەس ئەوە ماوەی 2 ساڵە بە هیچ شێوەیە جلدیکە فریان ناکەوین هەر جلی کوردیە دوورین و بەتەمام پرۆژەکەم زیاتر و زیاتر ئینشاءڵڵا ببینە خاوەن بڕاندی خۆمان خەیاتمان هەیە ئیشی چنین هەیە یعنی هەرێکە ئیشی خۆی هەیە و 140 بۆ 50 هەیە سەروی 100 شمانەیە و 25,000 شمان هەیە ئەگە بە چنین بێ یانش قماشەکە زۆر تایبەت بێ تا 250 و 300 تر ئەڕوا ئەگەر ئێمە ئەگە چنینی لێکین چەند شتێکی تایبەتە لە ئیشی چنینەکە ئیشی لێ بکەین ئەوە تەکلیفەکە و هەشە قماشەیە زۆر تایبەتە لە دەروی وڵات دێ ئەکیتین دووبەی وین ئەو شوێنانەیە تایبەتە تاکە یعنی قماشەکە شێوازی تایبەتیان هەیە بەڵێ هەولێر شێوازی تایبەتی خۆی هەیە وەکو دووەکو سلێمانی ئێمە لە کەرکک هەموو مۆدیلەکانمان کۆ کردوێتەوە این هەولێر و سلێمانی و دووهۆک و شێوازی خۆیان هەیە بەڵێ کەبابخانەی وەستا بەهادین یەکێک لە کەبابخانە دێرینەکانی شاری سلێمانیە و یەکێکە لەو کەبابخانەی کە دڵنیام زۆرینەتان لەوێ برژاوتان خواردووە و چەندین تایبەتمەندی زۆر جیاوازی هەیە و تاوەکو ئێستەژە و تاموچەژەی کە هەر لە سەرەتای دروستبوونی کەبابخانەکەەوە هەیبووە ئەو تاموچەژەی لە دەست نایەوە و خەڵکانێکی زۆریش بە بەردەوامی بۆ خواردنی ژەمێک کەبابی سلێمانی سەردانی وەستا بەهادینەکە. سریق زۆر دەمێکە لەم ئیشە خەریکین ئەم ئیشە لە باوکمە بۆ ماوەتەوە لە دێر زەمانەوە خۆشم لە دوای هەشتاکان و دەست بەکار و تا ئێستا هەر لەم دەور و پشتی خانەقای هەر خەریکین و تام دەقەیە بەردەوامین لە کەباب وەختی خۆی هەر ئێمە لەو بەرەوبین دوکانمان هەبوو خواعافیکە باوکم ئیشە کرد من لەبەردەست ئەوە خەریک بووم لەوێ ئیشمانە کرد ئەو وەختەوە ئێستا جیاوازی ئەبوو جیاوازی خۆ زیاتر قیمەکردن بەدەست بوو باوە شێن بوو ئیتر وردە جیای کرد پانکە هاتە پێشەوە دوایەوە ئەم شەدەمە هاتە پێشەوە مەکینەی کارەبا ئەوە ئێستا خوانەی بڵێ ئەم مەکینە پاک و جوانانە هەیە و لەگەڵ یا خەریک بووین تا ئێستا بەردەوامین لەگەڵ یا. تەواوی کاکبادین ناسکە ینی گۆشتی بەرخ و شتێکی ناس و تازەیە فرێشە یانیوانە کۆن بێ شتێ زۆر تازە و بەتامە و خۆشی ناوبانگی خەڵگەزانێم شتی زوو خۆشتر بووەڵا شتی زوو هەموو شێ بەتام بوویسە بازەشتێ هەرماوەکو زوو بەڵام بازەشتەیش گۆڕاوە بەس کەبابی کاکبادین و هەروەکو
ساڵان هێشتاکان وایە خۆی ئێمە هەر چۆنمان هێناوە تا ئێستا هەر بەم شێوە بەردەوامین بڵێن کەباب بە لەبەی کاوڕ و بەرق دروست ئەکرێت لەگەڵ سەرپەراستی و گوێرەکە و دووگا دەساویش دەور ئەبینێ کاکە دەساو هەیە دەساوی بەلەزەتە ئەلحەمدولیلا لەخوا بەزیابێت تا ئێستا ئێمە باشە لە ئێمە وەکو عەرز دەکەم باوکشم خوا عافیکە هەر دەساوی خۆش بوو دەساومان بەلەزەت بوو ئەلحەمدولیلا خەڵکەکە لێ ڕازیە بەڵێ ئێمە هەر بەو شێوە هێناومانە خۆشی زۆر سلێمانی بەناوبانگە لە کەبابە بەڵێ ئەمووی بە لە بەو سەرپەراست و دوو ئەکرێت گۆشتە شیشەکەشی بە حەبل و پشتە مەغزەی کاوەڕ ناسک و تەڕ دەرەچێت خۆی یەکەم ڕاهاتن و مەهارەتی ئەو ئیشەیترم ئیشە تۆ لەگەڵ یا خەریکی چەند وەختە لەگەڵ یا خەریکی فێرەبی ڕای لەسەری سەلەوانەیە جەناوە نەتوانی ئەم کەبابە شیشکەیت و داینێ تایبەتی عەرەب هەر زۆریان حەز لە کەبابە کەبابی سلێمانیش بەناوبانگە ئێمە زۆر مشتریمان زۆرە ڕۆژانە یەن ئەوانەی کە لە دەرەوە لە خواروی عێراق و دێن و لە بەغاوە دێن مشتریمان زۆرە ئێمەی پێیان خۆشە زۆر پێیان خۆشە چونکە لێی ڕازین من بەش بە حاڵی خۆم لێرە ئیشاکەم لێ رازانی ئەنە الحەمدولیلا لێ ڕازین زۆر لێ ڕازین کابرایەت بە عایلەوە یان بە گروپ دێن یعنی چەند بە چەند ئەوەستن چاوەڕێکەکەن هەتا سەریان بەرەکرد دانیشن الحەمدولیلا ئەخوا هەیە تا چوارچیژە خوا لە ئێستایە سایسە ئەم شیانە گەورن وەکو زوونیە کاکەیسە هەر کەبابێکی ئێستا دوو کەبابی جارانە جاران هەم شیشەکان باریک بوو هەم وەجاخەکە باریک بوو مەسەلە من خۆمە وەجاخ بوو وەختە لە 20 سانتینا پانیەکەی بوو 18 سانتی بوو ئێستا 35 سانتینە شیشەکەی 40 سانتی بوو بە درێژی شیشەکەی ئەمە شیشەکانم هەرماوە هیچ ئاسن بەڵام ئێستا ئەمە هەر ئەم شیشە خۆی 6 سانتی ئەم کەبابە 145 غرام معنای تەقسیمیکە ئەبێ کەبابێک تقریبان کەبابێکی ئێستا دوو کەباب شتێکم دەرئەکا ئەوەرە کابرا ئەگەر مەسەلە کەسێک بتوانێت سێ کەباب بخوا معنای زۆرە کەسێک ئەیشە چواریش ڕێ ئەکەوێت چوارەخوا سەحەتی باشە و حەزی لێکا کەبابیش حەزە ئەوەشی کە فێری دیتر تەرکی نایە حەزی ناوەڵا بەخوا بنەوە تا زەختشم شەکرەشمە هەری بەخوا حەتەی هیچ نەبێ سێ جارێ خۆ گوێی لایەکە بەس ئەوەی من عیلاجەکانم باشە و ڕۆشنیش ئەڕۆم بە پێ چاگەڕۆم سپاس بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی بابەتەکانی ئەم هەفتەی سەرنجماندوو نەبن سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەرمان بوون تا هەفتەی ئایندا خواتان لەگەڵ